ستایش بۆ خودایەک کە ڕازی بوو ڕێنمونی خۆی وەکو کتێب بۆ مرۆڤایەتی بنێرێ. سوپاس بۆ خودایەک کە لە حەشر و لە ڕۆژی حیسابدا بۆ سزا و پاداش کتێب دەداتەوە دەستمان. خۆشەویستان، ئامە دەموانی بەڕێز بە خێراتنی هەموو لایەکتانەکەین. هاتنتان مایەی خۆشحاڵی ئێمەیە. تەمەناکەین لە خوای پەروەردگارە پاڕێینەوە کە هاتنتان بکاتە مایەی خێر بۆ خۆتان و بۆ ڕابوونی ئیسلامی لە کوردستان. ئامە دەبوانی بەڕێز، ئەمڕۆ ئێمە لێرەین بۆ ئەوەی کە باس لە مێژووی ڕابردوو بکەین، باس لە ڕابردوویەک بکەین کە ڕەنگە ڕێگەمان بدا هەموومان شانازی پێوە بکەین. جارێککە بە خێراتنتانەکەین و تەمەنایەوەکەین کە مەراسیمەکە ببێتە جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست. ئێستاش خەیرولکەلام ئەچینە لای چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستای خۆشەویست مامۆستا محەممەد چیمەنیەوە با بفەرمێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما. بەڕێزان، بۆ ئێمە خۆشحاڵیە کە هۆڵەکەمان ئەمڕۆ نوخبەیەک لە خوێنەوار و لە ڕۆشنبیران و لەو سیاسیانەی تێدایە کە ماندوو بوون بە بزاوتی ئیسلامیەوە، هەیانە ڕیشی ڕەشی تێدا سپی کردووە. بۆیە ئەم مناسەبەیە یاخود ئەم مەراسیمە بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە سوپاس یاخود پێزانین بێ بۆ ئەو مێژوەی کە ئەوان تەمەنی خۆیانیان پێبەخشیوە. خۆشەویستان، یەکێک لە شانازیەکانی کە بزاوتی ئیسلامی یاخود بزافی ئیسلامی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستانە هەیەی ئەوەیە کە بزاوتی ئیسلامی زادەی ڕۆشنبیری کتێبە، واتە لە ناو کتێبەوە هاتووە و کاریگەر بووە بە کتێب و معریفە پێیگەیاندووە. بۆیە شانازیە بۆ ئێمە کە ئەو بزاوتە بە هەوانتە دەسی پێ نەکردووە، وەکو وتمان زەخیرەیەکی معریفی دروستی کردووە و ئێستاش ئەو زەخیرە معریفیە بەڕێوەیە بات یاخود گەیاندوێتە ئێرە. خۆشەویستان، تەمەنای ئەواکەین کە دیدارەکە لە ئاستی چاوەڕوانی ئێوە دابێ و هەروەها بە جۆرێک بکەوێتەوە کە لە کۆتاییە ئێوە خۆشحاڵ بکە. ئێستاش وتاری بە خێراتن لەلایەن بەرپرسی بەشی ئەزمون و ڕوانگەی کۆمەڵی دادگەری کوردستان مامۆستا ئارەم عەلی سەئیدەوە با بفەرمێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بە خێرهاتنی هەموو میوانە بەڕێز و خۆشەویستەکانەکەین. یاخوا بە خێر بێن سەر چاوانمان. ئەمڕۆ ئێوە هاتوون بۆ مەراسیمی پیت و وشە و قەڵەم و کتێب، هەموو ئەوانەی کە خوددا سوێندی پێ خواردووە. بەشی ئەزمون و ڕوانگە
کە بەشێکە سەر بە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانە. ئەم بەشە لەسەر سێ تەوەری گرنگ و کاریگەر ئیشەکات. یەکیان بریتیە لە ساختکردنەوەی بەڵگەنامە و ئەدەبیاتی ڕۆژنامەنووسی و گۆڤارەکان. یەکێکی تریان زیندووکردنەوەی کەسایەتیەکانی ڕابوونی ئیسلامی و ئەو نوخبە ئاینی و زانستەیە کە ڕۆڵیان بینیوە لە ناو ڕابوونی ئیسلامیدا یاخود ڕۆژگارێک سەرکردە بوون و هەروەها بەردێکی بناغەی ئەم ڕابوونەیان داناوە. تەوەری سێمیان لەو سێ کوچکەیە کە ئیشی لەسەرەکە تۆمارکردنی ژیاننامە و تۆمارکردنی ئەزموونی ئەزموندارانی ناو ڕابوونی ئیسلامیە ئەوانەی کە سەرەتاکان بوون. ئەم سێ تەوەرە وەکو سیاسەت و استراتیژی کۆمەڵی دادگەری کوردستان لە بەشێکا بە ناوی ئەزمون و ڕوانگە کە سەر بە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانە ڕەنگەیاتەوە. بەڕێزان، ئێمە ئەمە چوارەم ئەزمونمانە لە چاپکردنی کتێبە. چەند کتێبێکی تریشمان لە ژێر چاپدایە و تەواو بوون. تاوەکو ئێستا گۆڤاری دەنگی باوەڕمان چاپ کردووە لە 2 بەرگە، ڕۆژنامەی ڕاپەڕین بە هاوکاری دەستگای ڕۆشنبیری و هزری خاڵ و گۆڤاری نەفیر و هەروەها کتێبێکی ئوسولی فقهیش کە هی یەکێک لە زانا گەورەکانی ڕابوونی ئیسلامیە چاپ کراوە. ئێستاش چەند کتێبێکی ترمان هەندێکیان چاپ بووە و هەندێکیان بەڕێوەن. بە ئومێدی ئەوەی بتوانین ئێمە لەم ڕێگەیەوە مێژووی ڕابوونی ئیسلامی کوردستان بتوانین بەنەوەی ئێستای بناسێنین. لە هەمویان گرنگتر کە کۆتا کتێبمانە گۆڤاری ڕابەری خۆشەویستە. گۆڤاری ڕابەر لە ماوەی ساڵی 1992 تاوەکو ساڵی 1999 38 ژمارەی بە ژمارە سفرەوە لێ دەرچووە. گەرچی کۆمەڵێک کەند و کۆسپ و قەیرانی دارایی و گواستنەوەی نووسینگە و قەدەغەکردن و تەنگژەی هاتۆتە ڕێ، بەڵام ئەم گۆڤارە توانیوێتی سەرکەوتوانە تاوەکو چەند مانگێک بەر لەوەی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی دروست بکرێم گۆڤارە دەربچێ. ئەوە جێگای خۆشحاڵیە. ئێمە وەکو بەشی ئەزمون و ڕوانگە بۆچی ئەمڕۆمان هەڵبژارد؟ ئەمڕۆ کە 26 دوانزەی ساڵی 2023ە بۆچی ئەمڕۆمان بۆ ئەم مەراسیمە هەڵبژارد؟ لە 27 دوانزەی ساڵی 1991 لەوانەیە بڵێم چەند سەعاتێکی ماوە بۆ بیرەوەریە کۆمەڵێک نوخبەی ڕۆشنبیر لە شاری هەڵەبجە، کۆمەڵێ نوخبەی خوێنەوار، کۆمەڵێ نوخبەی سیاسی کۆ ئەبنەوە و ڕێکخراوێ دروستەکەن بە ناوی یەکێتی ڕۆشنبیرانی موسڵمانی کورد کە کوردکراوەکەی یەرمووکە بێ. ئەوان بڕیار لەوە ئەدەن کە گۆڤارێ دەربکەن. ئەوەی جێی خۆشحاڵیە لە 27 دوانزە بڕیارەکە ئەدەن ڕێکخراوەکە دروستەکەن لە کانونی دووەم کە ئەکاتە مانگی 1 ساڵی 1992 ژمارە سفری گۆڤارەکە دەرەکەن. ئەمە بۆ خۆی لێبڕانێکە، هەوڵێکە، دەرەتانێکی معریفی گەورە بووە، جیاواز لەوەی کە لە پێشووتردا ئەو هەموو دۆخە سیاسی کە لە عێراقا یا لە باشووری کوردستانە هاتۆتەکایە و سەرەتای ڕاپەڕین بووە، ئەمان بیریان لە دەرکردنی گۆڤارێکی ڕۆشنبیری کردوێتەوە. ئەمە بۆ خۆی جێگای دڵخۆشیە. ئێمە ئەمڕۆمان لەبەر ئەوە هەڵبژاردووە کە لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی ڕۆشنبیرانی موسڵمانی کووردە کە دامەزراوە کە نۆبەرەیەکی باشی کارەکەی بووە وەکو بەشی ئەزمون و ڕوانگە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان ئەم مەراسیمە سازکەین. ئەمانەوێت لێرەوە دەستخۆشی تەواو لە ستافی پێشووی گۆڤارەکە بکەین کە لێبڕاوانە هاوکارێکی باشی من بوون، توانیان ئەو زانیاریە مێژویانە بۆ من ساخ بکەنەوە. هەموو زانیاریەکانم خستە بەردەستیان، ئەوان ڕاستاندر واتە تەصدیقیان کرد بە تەواوی ستافەکەەوە ئەوانەی کە ڕۆڵیان هەبوو دەستیانە بۆ لە دەرکردنی گۆڤارەکە. ئەمە زۆر گرنگ بوو کە ئێمە توانیمان ڕاستی بکەینەوە و دەستخۆشییان لێکەین لێرە و سوپاسیانەکەی و دەستخۆشی لە
کۆمەڵی دادگەری کوردستانەکەین کە پشتیوانی ئەم جۆرە کارانەیە سیاسەتی فەرهەنگی زیندووکردنەوەی بەڵگەنامە بە پێداچوونەوە بە ئەزموندارانی ڕابردووە. و دووبارە سپاسی هەموو لایەکەمەوە، سپاسی هەموو ئەو براو خوشکە بەڕێزانە ئەەکەم کە بەم مەراسیمەوە ماندوو بوون و هاوکاریان کردم. خۆشحاڵین ئەمڕۆ کە لە خزمەتی ئێوەداین بەشێکی تری زانیاریەکان لەوانەیە کە باس بکرێت لە هەندێک لە پانێڵەکان و وتارەکانی ئەو بەڕێزانەی کە لە دوای ئێمەوە قسە ئەەکەن ڕوون بکرێتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکات و بەخێر بێن هەموو لایەک. بەڕێزان زیادە ڕەوی نییە ئەگەر بڵێین زۆر خۆشحاڵین کە ئەم جۆرە مەراسیمە ئەم جۆرە مناسبەیە لانی کەم ئەوانەمان پێئەناسێنێتەوە، ئەوانەمان نەخاتەوە بەرچاو کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوان وەکو هەنگ چۆن بۆ شیلە ئەگەڕێ ئەوانیش ئەگەڕان و شیلەی ئەوەی کە پێگوترێ شیلەی جوانبینین و جوان ناسین و هەروەها بەرخوردی ئیسلامی خۆیان شوێن بە شوێندا ئانا و تاکو ئەبوو بە شانە. ئێستاش وتاری ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان لەلایەن بەڕێز مامۆستا نازم عەبدوڵڵاوە پێشکەشەکرێ. مامۆستا نازم بۆ خۆیەکێکە لە ئەو کەسانەی کە ڕاستەکەی لە ڕابردوو دووە واروەها لە تەمەنی زۆر لاویەوە ماندوو بۆ بەکاری ئیسلامیەوە و یەکێکە لە کەسە ماندووەکان. مامۆستا نازم عەبدوڵڵا گەر بفەرمێ بۆ ئەوەی وتارەکەمان پێشکەشکا وتاری ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان. الحمد لله والصلاة والسلام على رسوله وعلى آله وصحبه ومن والاه. ئامادەبوانی بەڕێز برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەخێر بێن بۆ کۆڕی ناساندنی گۆڤاری ڕابەر. ئەو ئەرشیفەی ئێستا خرێتە بەردەستی ئێوەی بەڕێز هی سێ دەیەی پێش ئێستایە، هی کاتێک کە ڕاگەیاندنی ئەلکترۆنی و سۆشیال میدیا وەکو ئێستا نەبووە. هەرچەند سۆشیال میدیا و ڕاگەیاندنی ئەلکترۆنی نابنە ئەڵتەرناتیفی ڕاگەیاندنی نووسراو. ئەویش لەبەرەوەی نووسرا وەکو سەرچاوەیەکی معریفی زیندوو هەمیشە ئەمێنێتەوە. هەر کاتێک توێژەران و زانستخوازان بیانەوێت لە واقعی سیاسی و ئابووری و هزری و فەرهەنگی و کلتوری ئەو سەردەمەی کۆمەڵگە و بزافە ئیسلامیەکان تێبگەن، ئەتوانن وەکو بانکێکی زانیاری بگەڕێنەوە سەری و کەڵکی لێوەربگرن. هەروەها لە ڕوانگەی ئەو نووسراوانەشەوە هەڵسەنگاندن بۆ ئاستی هۆشیاری ئەو کاتی کۆمەلگە بکەن و بزانن ئەو بزافانە چۆن کاریان لەسەر بە ئاگاهێنانەوەی خەڵکی کردووە و هەروەها لەو سەرەمەدا خوێنەران چۆن لەم ژمارە چاوەڕوانی دەرچوونی ژماری داهاتوی و گۆڤارەکانیان کردووە تا لە بەرگ بۆ بەرگ بیخوێننەوە. بەڕێزان، ئەم گۆڤارە وەکو گۆڤارەکانی پەیامی خوشکان و ئەسەحوای عەرەبی و گۆڤاری هەڵوێستی ناوخۆی ئەو کاتی ڕێخستنەکان بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی سپۆنسەری ئەکرد. هەروەکو لە هەمان کاتدا گۆڤارەکانی جەماوەر و ئاڵای ئیسلام و ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات سپۆنسەری ئەکردن. ئەمەش نیشانەی ئەوەیە هەر یەکێک لەو بزافانە لە کەناڵی خۆیانەوە بە پێی بۆکرانیان خزمەتیان بە دینداری و مافی ڕەوای گەلەکەیان و کەسایەتی و تاچی کوردی کردووە کە ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی کە سروشتی پەروەردەیی زاڵ بۆ بەسەریدا و بزوتنەوەی ئیسلامی کە سروشتێکی چەک و جیهاد زاڵ بۆ بەسەریدا هەر یەکەیان لە کەناڵی خۆیانەوە تەواوکەری یەکتر بوون نەک بەدیل. لێرەوە بە پێویستی ئەزانم ئەوە بیری هەموو لایەک بێنمەوە ئەم بزافە ئیسلامیە خاوەنی ئەرشیفێکی باشە و جێگەی خۆیەتی زیندوو بکرێتەوە، چونکی سەنجی هەموو بزافێکی سیاسی بەشێکی پەیوەندی بەڕابردوو بایەخی مێژووی ئەو بزافەوە هەیە. بۆیە پێویستە مێژوو ڕابردووی بزافە ئیسلامیەکان فرامۆژ نەکرێت و سەرکردە و ئەوانەی ئەم مێژوویان دروست کردووە بۆ ئەوەی ون نەبێت یاداشتەکانی خۆیان بنووسنەوە تا بزانن ئەو بزافانەی ئێستا لە خۆ پەیدا نەبوون و
بەڵکو درێژە پێدەری بزافەکانی ڕابردوون فەقسوس القەسەس لعلهم يتفكرون کۆتان زاشمان سوپاسی پەروەردگاری جیهانە والسلام عليكم ورحمة الله وبركاته. یەکێک لە ناوە درەوشاوەکانی دەی نەوەتەکان و دوای نەوەتەکان وەرزەر حەلمە سەلیمە مامۆسا وەرزێر. ئێمە زۆر جارەمان بینی کە لە تەلەڤیزۆنەکان شیعر و پەخشانی پێشکەشە کرد. زۆر جار کەسێک بوو کە شیعرەکانی ئەکرا بە سرود و واروەها بەشێک لەو ئەرشیفەی کە لە ڕابردووە سرود بێژەکانی ئێمە وتویانە، واروەها لە گۆڤاری ڕابەریشە یەکێک وە لە کەسە کاریگەرەکان و خاوەن ئیمتیازی بووە، واروەها کاریگەریشی لەسەر ستافی ڕۆژنامەکە هەبووە. پێمان خۆشە مامۆستا وەرزێر بێتە ئێرە و ئەویش وتەیەکمان پێشکەشکە. فەرموو مامۆستا وەرزێر. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ئامادەبوانی بەڕێز سڵای خوای گەورەدا هەمولایەک چاو دڵم ڕوون کە بەم دەم و چاوەگەشانە ئەمڕۆ شاد بوو. لە ماڵەوە هاتم ویستم بە جوانترین شێوە بێم وتان خۆ بۆ خوازبێنی ناڕێ. وتم ئەچم کەسانێکە بینم لەوانەیە زیاتر لە 20 ساڵ بێ نەمبینی و زۆر خۆشحاڵم جارێکی تر و خەجاڵەتیشم کە من لە ئاست هەندێک لەم بەڕێزانی کە ڕۆژێک لە ڕۆژان مامۆسای من بوون و ئێساش بە مامۆسای خۆمیان نەزانم من بوەسم قسە بکەم. کە یەکێتی ڕۆشنبیرانی موسڵمانی کورد دامەزرا پەیڕۆ پرۆگرامێکی دەستوبردی بۆ داڕێژرا. یەکێک لە بڕگەکانی ئەوە بوو کە چالاکیەکانی ئەم یەکێتە چی بێ. یەکێکیانەوە بوو کە پێویستە زمان حاڵێکی هەبێت کە دەرکردنی گۆڤارێک یا ڕۆژنامەیەک بوو. دەرکردنی ڕۆژنامەیەک لەو سەردەمەیە زۆر ئەستەم بوو، چونکە ڕۆژنامەیە بواە ڕۆژانە بووە یا ئەبووە هەفتانە بووە. بۆیە بیر لە دەرکردنی گۆڤارێکی مانگانە کرایەوە. بۆ ناوەکەیشی دیسان کۆمەڵێک دانیشتن و هەندێک ناو تەڕح کرا لە ئەنجامە ڕابەر پێشنیار کرا کە ببێ بە ناوی گۆڤارەکە و ئەوەنەش بەپەلە بووین، ئەوەنە بەجۆش بووین، ئەوەنە یعنی خوێنگەرم بووین حەزمانە کرد و گۆڤارەکە دەرچێ. کەمتر لە مانگێک دوای ڕاگەیاندنی یەکێتی ڕۆشنبیران گۆڤارەکەمان بە ژمارە 0 دەرکرد. ئەو برایانی کە لەو گۆڤارە کاریانە کرد لە بارودۆخێکا بوون، ئەوانی کە ئێستا خۆیان ئەزانن لە چ بارودۆخێکا ئەو گۆڤارە دەرەچوو و چ بارودۆخێکی ناهەموار بوو، چ بۆ تەواوی کوردستان و بۆ ئێمە وەک ئەو کەسانی کە لەو ڕێکخراوایە لەو خەتا ئیشمانە کرد کە زۆر ئەمان ناڵان بەدەست نەبوونی و کەم دەرامەتی و بێجێ و بێشوێنیەوە. یعنی هەر ڕۆژێک دەسەی نووسەران لە ماڵێکا کۆ ببوایەتەوە ئیتر ئەو ماڵە ئەو ڕۆژە یا ئەو دوو ڕۆژە کە کۆبوونەوەکە تەواو بوو ئیسراحەتیان لێبڕا، چونکە ئەو ماڵە تەنها عەلادینێکی هەبوو کە کۆبوونەی دەسەی نووسەرانەکرا. ئەو عەلادینێ بووە ئیتر بەهاترایەتە لای دەسەی نووسەران و ماڵ و مناڵەکەی خۆی لەبەر سەرماکە دانیشتنایە. یعنی بەو شێوەیە ئێمە ئەو گۆڤارەمان دەرکردەوە، بەو خۆشەویستیەوە ئەو گۆڤارەمان دەرەکرد. یعنی ململانیەکی قورسیش هەبوو لە بینی ئێمە و ئەو خەتەی ئەولا تەنانەت شعرێکی ئەو کاتەش بۆ ڕابەر نووسیم ئێستا نامەوێت بخوێنمەوە چونکە کاتی بەسەر چووە. تەنها ئەوواڵم و 6 سەوز بوو بە ڕابەر. من لە کۆتاییدا جارێکی تر سوپاسی ئامادەبوونی ئەم خۆشەویستانەیەکم چاو دڵم گەشت بووەوە بە بینینیان و سوپاس بۆ کۆمەڵی دادگەری ئیسلامی کە ئەم مەراسیمەیان ڕێخست و ئەم کارە ناوازەیان پێشکەش بە کتێبخانەی کوردی کرد و سوپاس بۆ بەشی ئەزمون و ڕوانگە کە بەڕاستی بە تایبەتیش مامۆستا ئارام کە زۆر مانوو بوون بەم کارەوە. خوای گەورە بیکاتە توێشوی قیامەتیان و ئێوەش سەربەرز و سەرفراز و دڵخۆش بن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆشەویستان بە پێویستیە زانین کە سڵاو بنێرین بۆ ڕۆحی هەریەکە لە کاکە ئەحمەد ڕەنجار کە کاتی خۆی لە ڕابەرا دەسەی نووسەران بوو و کاک عەبدولقادر شادی کە کاری پەیامنێریە کردیدا و هەروە کاک یاسین عەبدوڕەحمان کە کاری تایپێستیە کرد
لەگەڵ عەباس قارتار کە ئەویش کاری تایپێستیە کرد. خۆشەویستان، ئێستاش بە پێویستی ئەزانین کە بە ئێوەی خۆشەویست ڕابگەیەنین کە دوو پانێڵ هەیە کە هەرێکە لە بەڕێزان دکتۆر سادق سەرگەتی و هەروەها دکتۆر فاروق محەممەد پێشکەشیەکان با بەڕێزان بفەرمونون بۆ سەر ستەیجەکە. بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری، بەڕێزان ئەندامانی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری، مامۆستایانی ئازیز و خۆشەویستی مێزەسپی، خوشکان و برایانی ئامادەبووی بەڕێز، ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. بە دڵنیاییەوە پانتایەکی زۆر و بەشێکی زۆر و هەرە گەورەی شارستانیەتی جیهانی ئەتوانم بڵێم هێندەی دەگەڕێتەوە بۆ بڵاوکراو ڕۆژنامەکان و ڕۆژنامەنووسان لەسەر ئاستی جیهان، هێندە ناگەڕێتەوە بۆ سیاسیەکان و هێندەش ئێستا ڕۆژنامەکان و ڕۆژنامەنووسەکان لە جیهانە و لە مێژووە ڕۆڵ و دەوریانەیە کاتێ ئەگەڕێتەوە بۆ شارستانیەت و مێژوو لەوانەیە هێندە ناوی سیاسیەکان کەمتر بهێنرێ. دیارە یەکەم ڕۆژنامە کە ئەرشیفی هەبوو بێ و لە ڕووی ئەرشیفەوە لە ئاستی جیهان دەوری هەبوو بێ، یەکەم ڕۆژنامەی ئەکتا دیۆرنای ڕۆمایەواتە سەنای ڕۆما کاتە ئیمپراتۆرێک بە ناوی جولیۆس سیزار یان یۆلیۆس قەیسەر کە 100 ساڵ تا 44 پێش زاین ژیاوە، ئیمپراتۆرێک بۆ ڕۆژنامەیەکی دەرکردو بە ناوی ڕووداوی ڕۆژناوە ئەکتا دیۆرنا لە 59 پێش زاین. ئەو ڕۆژنامەیە هەتا ئەمڕۆ ماوەتەوە، چونکە تا سەرووی 230 ساڵی پاش زاینیش ماوە. تەنانەت ئەو ڕۆژنامەیە 44 پێش زاین تۆماری تیرۆرکردنی خودی ئیمپراتۆر جولیۆس سیزەریشی تۆمار کردووە، واتە خودی ئیمپراتۆرەکە کە تیرۆر کراوە. کاتێکیش دێین بۆ وڵاتێکی پڕ لە شارستانیەتی وەکو ئەمریکا، لەوانەیە لە قسە بەناوبانگەکەی تۆماس جیفرسۆن سێم سەرۆکۆماری ئەمریکاوە دەست پێ بکەم کە دەڵێ ئەگەر سەرپشکم بکەن لە نێوان میدیا و ڕاگەیاندنێکی ئازادی بێدەوڵەت و دەوڵەتێکی بێ میدیای ئازاد، ئەوا من بێد و دڵی یەکەمیان هەڵەبژێرم، چونکە میدیایەکی ئازاد دەوڵەت دروستەکە، بەڵام دەوڵەتی بێ میدیای ئازاد سەرنجامی ڕوخان و تیاچوونە هەروەکو ئەو دەوڵەتانەی دەوروبەری خۆمان و لە ئەخیرانەوە بینیمان. پاشان ئەگەر بین بۆ ڕۆژنامەی بۆستون نیوزلەیتەری 1940 ئەمریکا و هەروەها نیویۆرک تایمزی 1851 ئەمریکا و هەروەها واشنتۆن پۆستی 1877 ئەمریکا، ئەمانن مێژووی ئەمریکایان تۆمار کردووە. یەک نمونە دێنمەوە لەوە. واترگێت کە هەموو زۆربەتان سیاسیەکان بە تایبەتی خۆشەویستەکان ئەزانن، واتە سکانداڵی واترگێت یەک ڕۆژنامەی واشنتۆن پۆستی ئەمریکی لە ساڵی 1974 لەسەر دەستی دوو ڕۆژنامەنووس کارل بەرنشتاین و بۆب وۆت سەرۆکۆماری نیکسۆنی ئەو وڵاتە لەسەر تەخت دێننە خوارەوە. سەرۆکۆماری زلهێزترین وڵاتی دنیا لەکوێ؟ لە نیوەی دووەمی قەرنی 20ەمە. ئەمەیە هێزی ڕۆژنامەگەری. کاتێک دێمە سەر وڵاتێکی وەکو فەڕەنسا کە شارستانیەتی ئەو وڵاتەی گرێیاوە، دەگەڕێمەوە بۆ 1665 ئەو وڵاتەی جۆرناڵ دێ ساڤانس کە لەلایەن پارێزەر دێنس دێ ساڵەوە دەرکراوە. ئەم ڕۆژنامەیە شۆڕشی ڕووناکی فەڕەنسا، ئەم ڕۆژنامەیە جریقە و بریسکەی ئاگری شۆڕشی ڕووناکی فەڕەنسا دروستەکە، دوایی بۆ لیبراسیۆن و پاشانیش دێ بۆ لیمۆندی ئێستا، چونکە لیمۆند هی 1944، بەڵام ئەوە هی ناوەڕاستی قەرنی هەفتەیە. کاتێک دێم بۆ وڵاتێکی وەکو بەریتانیا، ناچارم بگەڕێمەوە بۆ دەیلی کۆرانتی بەریتانی 1902، پاشان تایمزی 1985 238 ساڵە ڕۆژنامەیەک دەرەچێ شارستانیەتی ئەو وڵاتە ئەگەڕێتەوە. قسەکەم ئەسەلمێنم بە نمونەیەکی 1954 جەنگی قەرەم. کاتێک ئەگەڕێتەوە بۆ ئەو جەنگە، ناگەڕێتەوە بۆ سیاسیەکانی ئەو لە ئەو کاتە، هەر نایان ناسی، بەڵام ئەگەڕێتەوە بۆ ڕۆژنامەنووس ویلیارد هوارد ڕوسڵی ڕۆژنامەی تایمزی لەندەنی کە گەندەڵیە سەربازیەکانی ئەو کاتی
سوپایی ئینگلتەرا و بەریتانی ئاشکراکە ئەزان چاکسازیەکان لەوێەوە دەسی پێکرد و کاتێکیش دێن بۆ وڵاتێکی وەکو ئەڵمانیا ناچارین بگەڕێنەوە بۆ ڕژنامەکانی ئەڤیسا ریلیشنی 1609 ئەوەندە بەسە بۆ نمونە وڵاتانی جیهان کە ئێمە تێبگەین ئەوانە شارستانیەتی وڵاتیان تۆمار کردووە کاتێکیش دێن بۆ وڵاتانی عەرەبی ناچارین بگەڕێنەوە بۆ خدێوی کە 1828 ڕۆژنامەی وەقایعی میسری تا ئێستا دەرەکا کە دوجار ئەهرامی میسری 1835 درێژە پێدەریەتی هەر ئەو ئەهرامە هەموو سەرکردە و سەرۆکەکانی ئەو وڵاتەی پاڵ پێوە ناوە لەگەڵ هەموویان ئاسازاوە لەم ئەخیرەوە بۆ حوسنی مبارک دیفاعی لێکرد بەس کە ڕوو وتی حوسنی مبارک ڕۆشت وتی حوسنی مبارک ڕۆشت کۆتایی پێهات هەتا ئێستش بەردەوامە پاشان بۆ وڵاتانی تر ئەگەر بگەڕێنەوە بۆ وڵاتە نزیکەکانی خۆمان وەکو ئێران ئەوە ناچارم بگەڕێم بۆ میرزا بۆ عەباس میرزا کاتێککە هەستی کرد وڵاتەکەیان دواکەوتووە و بە تایبەتی جوای ناکۆکەکانی لە رووسیا هەندێک خەڵکی نات بۆ ئەمریکا کە گەڕانەوە ڕۆژنامەی کاغەزی ئەخباریان 1831 دەرکرد کە ئێستا ڕۆژنامەی ئیتیلاعات درێژە پێدەریەتی کە ڕۆژنامەی ئیتیلاعاتی ئێران ئێستا هەر موسسەیەکی ئەمنی لە وڵاتە بەناوی ئەو ڕۆژنامەوەیە کە 1300 هجری شەمسی دەرچووە کە ئێستا یەکێکە لە گەورەترین ڕۆژنامەکان لە ئەخیر شت کە شار ڕۆشت خۆی زمان حاڵی شابوو بەس کە شار ڕۆشت لە یەکەم ژمارەی دوای شایە وتی شاه رافت وتی شار ڕۆشت تا ئێستش بەردەوام کە دەگەڕێنەوە بۆ وڵاتەکانی خۆمان بۆ وڵاتەکانی بەتایبەتی بۆ عوسمانیەکان ناچارم بگەڕێمەوە بۆ 1822 کە تەقویمی وەقایع دەرەکەن کە مێژووی ئەو عوسمانیەکان ئەنووسێتەوە با بێمە سەر کورد کە یەکەم جار وشێ ڕۆژنامە لە ڕاستیە لەسەر زاری حاجی قادری کۆیی 1870 دێتە ناو فەرهەنگی کوردیەوە کە دەڵێ 100 قائمە و قەسیدە کەس نایکڕێ بە پولێ ڕۆژنامە و جۆریدە کەوتونە تەقیمەت و شان لە دەوری ئێمە ڕۆژنامە و جەریدە ئەگەرچی مەقسەدە زانینی باوە واتە 28 ساڵ پێش دەچوونی یەکەم ڕۆژنامە یەک نمونەی تر باسەکەم لە ڕۆژنامەگەری شێخ مەحموودی حەفید و دوایش کۆماری کوردستان نمونە زۆرن نمونەی زۆر جوان کە ئەمانە هەمووی پێمان ئەڵێ مێژوومان پێ ئەڵێ دۆخی ئەو کاتەمان پێ پیشانەدا کاتم زۆر نەماوە لەوە باسکەم دێمە سەر بابەتەکەی خۆم ئەمەوێ ڕیمۆنتادایەک بکەم بەسەر مامۆستا وەرزەر حەمەد سەلیمە ئەمە نکتەیەکی ڕاضیە کە ئێمە دەستمان کرد بە ڕاگەیاندن لە سنە لە کۆڵانێک بوون کە ناوی قەتارچیان بوو قەتارچیان تا ئێستش نە سیارە ئەچێتە ناوی نە بەبێ پیادە کەس ئەچێتە ئەتوانێت بچێتە ناوی لە ماڵێکا بوون لە ژوور لەگەڵ کاکشوانەوە شاد حاڵەکانم لێرن لە ماڵێکا بوون ژوورێکمانە بوو کاک فاروق عەلی و جەماعەت و هەموو شوێنەیان بینیوە ئێمە هەر لە خاکی خۆشمان نەبوون کە ئەوان لە خاکی خۆیان بوو ئێمە هەر لە غەریبی شابووین لەوێ دەستمان کرد سەرەتا بە کاری ڕاگەیاندن و میدیایی ئەبێ یەک خاڵی زۆر بۆ مێژوو بڵێم ئەو ڕاگەیاندنەی بزوتنی ئیسلامی و بزافی چەکداری ئیسلامی کە سەری هەڵاوە زۆر بە بەهێزی سەری هەڵا زۆر بە بەقوەتی سەری هەڵاوە بە تەحەداوە ئەتوانم بڵێم ئەو کاتە هیچ حیزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان میدیایی ئەوەندە بەقوەت نەبوو بە ئیترافی خۆیان و دەنگ و مەزڵومیەتی کورد میدیای ئیسلامی لە هەندەران ناساندی بە جیهان لە ڕێگەی وەرکشۆپ و کۆڕەکان و سمینارەکان و پیشانگاکان و تەنانەت گۆڤاری نەفیر لەسەر ئاستی هەموو کوردستان یەکەم بڵاوکراوەی گرنگی ئەکادیمی ئاراستەکراوە بە زمانی عەرەبی بۆ دنیا کە مەزڵومیەتی میلەتی کورد پیشان بدا لەم دیویش کاتێک کە دەگەڕێنەوە بۆ مەسەلەی ڕابەر و ئەو گۆڤارە ئازیز و جوانە ئەمەوێ بڵێم ئەو بەشی ڕوانگە و ئەزمون و ڕوانگەیە کارێکی زۆر پیرۆزی کردووە و کارێکی زۆر پیرۆزیش ئەکا دەستی کاگارام و هاوکارەکانی خۆش بێت و دەستی ئەنجومەنی باڵای کۆمەڵی ئیسلامیش خۆش بێ کە هاوکاریەکەن و ئەمێ هاوکاری زیاتریشان کەن ئەمە سێ سوودی زۆر گرنگی هەیە یەک سوودێکی ئەوەی هەیە کە مێژوومان پێ ئەناسێنێتەوە بەو هەموو ڕابردۆ جوانەوە بەو هەموو بەرز و نزمیەوە بەو هەمە خاڵ و لاواز و بەقواتانەوە دوو
ئەمانە دەبنە سەرچاوەیەکی زانستی بۆ توێژەرەکانی داهاتوو. سێ ئەمانە دەبنە سەرچاوەیەک بۆ بڕیاردان لە ئایندەیە بۆ چونکە حەسەنێن هەیکەل گەورە ڕۆژنامەنووسی میسری 1923 تا 2016 ژیاوە قسەیەکی زۆر جوانی هەیە لەسەر ئەرشیفی ڕۆژنامەگەری میسر کە خۆی لە ئەهرام ئایشی کردو ئەڵێ مرۆڤەکان کە لەدایکە بن هیچ نازانن و مرۆڤەکان دەبێت لە ڕابردووی خۆیان فێر بن. هەر مرۆڤێک لە ڕابردووی خۆی لە ڕێگەی ڕۆژنامەکانەوە ئەرشیفەکانەوە شارەزا نەبێ ئەوە بۆ هەتایی بە مناڵی ئەمێنێتەوە. سێریم قسە جوانە بکەن. بۆیە سێ پێشنیازم هەیە. یەکەم داوا لەوە ئەەکەم کە ئەم بابەتی ڕۆژنامەگەریە بکرێ بە ئەرشیفی دیجیتاڵی و کۆمەڵی دادگەری لەوا پشتیوانیەکی باشی ئەم ئۆرگانە بکە چونکە ئەمڕۆ باوی ئەرشیفی دیجیتاڵیە. دوو کۆمەڵی دادگەری گۆڤارێک دەربکە چونکە بەڕاستی هیچ کاتێک ڕۆژنامە هیچ کاتێک رادیۆ و تەلەڤیزیۆن و سۆشیەل میدیا جێگەی گۆڤاری کاغەزی ناگرێتەوە و ئێستا ئەگەر بڵێن دیجیتال میدیا هەیە گۆڤارمان بۆچێ پێتان ئەڵێم گۆڤاری کاغەزی لە جیهاندا لە 500 بە پێی توێژینەوەکانی من زیادی کردووە لە بواری تایبەتمەند بوونە. بۆیە ئەوە بۆ نمونە پێشنیازی دووەمە. پێشنیازی سێمم لەگەر هەموو کەم و کوردیە مادیەکان هیوادارم پشتیوانی زیاتریان بکەن کە ئینشاءڵڵا لەو کارە بەردەوام من. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. خۆشحاڵم لەم دیدارە تایبەتدا لە خزمەتانە لەم بابەتدا کۆبووینەتەوە. دیارە ئەوەی کە من قسەی یەکەم بایەخی مێژووی گۆڤاری ڕابەرە. دیارە کۆمەڵێک سەرچاوەمانەیە کە ئەبنە کەرەسەی خاو بۆ نووسینەوەی مێژوو ئەتوانین بڵین لە پاڵ سەرچاوەکانی دیکەدا یەکێک لەوانەی کە گرنگی و ئەهمیەتی تایبەتی هەیە بنتێ لە گۆڤار و ڕۆژنامەکان. و دیارە خۆشبەختانە ئەتوانم لە دوای ڕاپەڕین ڕاستەخۆ کە دەستێک لە نوخبەی ڕۆشنبیرانی بزافی ئیسلامی گرنگی و بایەخی ئەم بابەتیان زانی و بۆیە پێش ڕاپەڕینش بێگومان کە ئەدەبیات هەبووە نووسراوە بەڵام دوای ڕاپەڕینش بە چڕپڕی دەستیان پێکردو ئەمە بۆتە یەکێک لەو مادە خامانی کە ئێستا ماوەتەوە لەبەردەستی توێژەراندا کە ئەتوانن سوودی لێبین و بایەخێکی گرنگی بۆ نووسینەوەی مێژوو. چونکە دوجار مێژوو قسەکردن نییە لە ئێستا بەڵکو قسەکردن لەسەر ڕابردووش بە پێم وایە و لەو باوەڕەدام و بەڕێی من نابێت ئیلاوێت پشت بە سەرچاو بەڵگەنامە بەسی کاتێک کە سەرچاو لە بەردەستان نەبوو بەڵگەنامە نەبوو ناتوانێت قسە لەسەر مێژوو بکەین. بۆیە ئەمانە دەبنە کەرەسەیەکی خاو بۆ نووسینەوەی مێژوو بۆ توێژەران بۆ ئەکادیمیەکان کە بتوانن لەو بوارەوە سوود لەم بابەتانە وەربگرن. چونکە زۆر جار لە هەر گەلێک نەتەوەیەک بزافێک یاخود تەنانەت پارتێکی سیاسی کە مێژووی نەبوو ناسنامەی بوونە ناسنامەی لێڵە. مێژووش نابێت تاوەکو کۆمەڵ ئەدەبیاتی نووسرا و کۆمەڵێک بیرەوەری کۆمەڵی یاداشت وارۆ بەڵگەنامە بەجێ نەمێنێت دواترم بێتە کەرەسەی خاو بۆ توێژەران کە بتوانن سوودی لێ وەربگرن. بۆیە توانین خۆشبەختانە ڕابەر گۆڤاری ڕابەر ئەبێت یەکێک لەو کەرەسانەی کە توێژەران دەتوانن سوودی باشی لێ وەربگرن. چونکە گەرسێری ڕاستە گۆڤاری ڕابەر گۆڤارێکی ڕۆشنبیری گشتی بووە گۆڤارێک بووە کە گرنگی بە زۆربەی لایەنەکانی پەروەردەیی و داعاوی و هەروەها سیاسی و ئەتوانین بڵێن خۆشبەختانە گۆڤاری ڕابەرێکی لەو ڕاهەندانەی کە یاخود لەو بوارانەی کە گرنگی پێداوە بتێ لە بواری مێژووی. ئەگەر سێری ژمارەکانی گۆڤاری ڕابەر بکەین کۆمەڵێک بابەتی مێژووی تێدایە کە گرنگی تایبەتیان هەیە و هەروەها کۆمەڵێک لەسەر مێژووی گشتی کۆمەڵێک بابەتی نووسراوە لەسەر کەسایەتیەکان لە مێژووی کووردا لەسەر جوڵانەکان و شۆشەکانی کوردی کۆمەڵێک بابەتی تیا کە توێژەران ئەتوانن سوودی لەوە بگن و بگەڕێنەوە بۆ سەری. لەوانە بۆ نمونە لەسەر مەلای گەورەی کۆی بابەتی تێدایە لەسەر شێخ سەعیدی پیران و شێخ سەعیدی نووسی بابەتی تێدایە لەسەر بۆ منە حوسێن حوزنی موکرانی بابەتی تێدایە و کۆمەڵێک بابەتێکی مێژووی تێدایە کە ئەتوانین بڵێ ئەمە گرنگی و ئەهمیەتی تایبەتی هەیە کە توێژەران توانن بۆی بگەڕێنەوە. جگە لەوەی کە ڕابەر هەر خۆی ئەمڕۆ بۆتە کەرەسەیەکی مێژووی چونکە زۆر جار ئەو بابەتانەی کە لە ڕابەر قسەی لەسەر کراوە بۆ نمونە بابەتی سیاسی بوون بەڵام سیاسەتی کەی سیاسەتی ئەو کات سیاسەتی نەوەتەکان کە ئەمڕۆ بۆتە مێژوو. ئێمە گەسەی ڕابەر بکەین ئەتوانین دید و تێڕوانی ئەم بزافە بەرامبەر ڕاهەندە سیاسەکانی ئەو کات بزانین و ئێستا بۆتە کەرەسەیەکی مێژووی بابەتێکی مێژووی ئەتوانین و مێژوو تۆماری بکەین کە بۆ نمونە
ئەوانەی کە ڕابەران نووسیەوە بەرامبەر ئەو پرسە سیاسانەی کە لەو کاتەدا هەبوون یاخود ئەو پرسە هەنووکەی ئەو کاتە ڕێیان چۆن بووە سیاستیان چۆن بووە کە ئەمڕۆ بۆتە مێژوو تا بڵێن مێژوو بەو شێوەیە بوو یاخود بەو شێوەیە لەو کاتە لەو ڕاهەندانیان ڕوانە بۆ نمونە لە بابەتی پەرلەمانی کوردستان ڕێیان هەیە شت دووسرا لە بابەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بۆ نمونە لە هێرشی تورکیا بۆ سەر PKK لە گرتنی عەبدوڵڵا ئۆجەلان لەسەر هەموو ئەوانە قسەی هەبووە و ڕێی هەبووە شۆڤەی جگەلەوە لەگەڵ کۆمەڵە بابەتی دیکە شرۆڤەی سیاسی بۆ کردووە و ئەم شرۆڤە سیاسیانە کاتە دنیابینی ئەو کاتی ئەم دەسە لە ڕۆشنبیرانە بووە کە بێگومان ئەمانش زمان حاڵ و ڕنگدانەوەی ئەو بزاف و ئەو ڕابوونی ئیسلامیە کە لەو کاتەدا هەبوو و ئەمە توانین وەکو هەڵوێستێکی مێژووی ئەمڕۆ ئێمە بێین سوودی لێوەرگین و ئۆتۆمبیلی بکەین لە پاڵ هەموو ئەوانەی کە کەرەسەی مێژووین لە ڕۆژنامە ئەمە گۆڤار بووە کۆمەڵە ئیژێک کە ئیشی گۆڤارە کۆمەڵە شتی ئیشی ڕۆژنامەیە بۆ نمونە و کۆمەڵە کەرەسەی ترێک کە ئیشی بۆ نمونە با بڵێن پارتی سیاسی و دەرکردنی بەڵگەنامە و یاخود بەیاننامەکە ئەبێتە بەڵگەنامە و هەروە لە پاڵ نووسینەوەی یاداشتەکانی سەکرتە سیاسیەکانی ئەو کاتی ڕابوونی ئیسلامی ئەتوانین بڵێن بە کۆی هەموو ئەمانە وێنەیەکمان پیشاندا و وێنە گشتەکە تەواوەکە کە بریتێ لە باڵێن مێژووی ئەو کاتەی ڕابوونی ئیسلامی و توێژەران توانن سوودی لێوەربگرنەوە لەو بارە و گرنگی و ئەهمیەتی تایبەتی خۆی هەیە ئەمە بەنسبەت با بڵێن کەلەنێکی گەورە دەکرێت بۆ با بڵێن مێژووی ڕابوونی ئیسلامی و دوجار ئەمە بەدەر نییە لە مێژووی کورد بەگشتی چونکە ڕابوونی ئیسلامیش بەشێکە لە مێژووی کورد لەو کاتێک کە دروست بووە و بەشێک بە لە جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد لە باشووری کوردستان و لە دوای راپەڕینا بەشێک بووە بۆ منە لە ئەو جوڵە سیاسی کە لەو سەردەمەدا هەبووە لە پەرلەمانی کوردستان و دوجار لە دواتر لە حکوومەتی کوردستان لە قۆناغە جیاوازەکاندا بۆیە لە هەموو ئەمانە ئەتوانین بڵێن وێنە گشتەکەمان بۆ تەواوکە بەنسبەت مێژووی کوردیشەوە مێژووی کوردستانی شوێک تەنها بە مێژووی با بڵێن ڕابوونی ئیسلامی یاخود بڵێن پارتێک یاخود ڕابوونی ئیسلامی بەگشتی بۆیە دوجار هەموو ئەوە وێنە گشتەکەمان بۆ تەواوکە کە بریتێ لە مێژووی کورد بەگشتی و هەروە مێژووی ڕابوونی ئیسلامی بە تایبەتی جگەلەوە کۆمەڵێک ڕابەر کۆمەڵێک هینی تێدا کۆمەڵێک با بڵێن گرنگی بە کۆمەڵە حەدیسی مێژووی داوە یەک لەوانە هەر لە ژمارە دویدا کە ئەکاتە سێ کە بە سفر کاتە سێ ئەکاتە مانگی ئازاری 1992 کە یەکەم ساڵە لە دوای ڕاپەڕینەوە یادی هەڵەبجە بکرێت یادی کارەساتی هەڵەبجە بکرێت و بۆیە گرنگی بۆ بابەتە داوە و ئەتوانم بڵێم شتێکە لەوێدا تۆمار کراوە بۆ یەکەم جار بێ ڕەنگە قەنەعەتم وایە بۆ یەکەم جارە ئاماژەی پێکراوە کە لەو کاتەدا لە 92 ڕەخنە لەوەی ژیراوە کە لە هەشتاوەشتا لەوێ ئاوای هێناوە کارە پازرانی ئێران و با بڵێن ئۆپۆزیسیۆنی عراقی ڕێگریان کردووە خەڵک لە هەڵەبجە بچێتە دەرەوە ئەگەر نا ئەکرا قوربانەکە بۆ شێوە نەبووە کەمتر بووە بە پاساوی کە ئێمە بەرە سلێمانی دەڕۆین ناکری خەڵک چۆڵکە ڕێگریان کردنیانە شوێ خەڵک هەڵەبجە چۆڵکە کاتە ئەمە توانن یەکەم هەڵوێستی بکە دەربڕابێ ڕەخنەگرانە بێ کە لە ڕابەرە ئاماژەی پێکراوە لە یەکەم ساڵی بڵێن دوای ڕاپەڕین لە ساڵی 92دا جگەلەوە کە کۆمەڵێکی چاوپێکەوتنی تێدایە وەکو یەکێ لە بەڕێزان باسی کرد کۆمەڵە چاپەکەی کەسایەتی سیاسی و دیاری ئەو کاتەی تێدا کە هەموو ئەمانە بەشێکیشان زۆربیان لە ژیاندا نەماون و ئەتوانێت ئەمە توێژەران بگەڕێنەوە بۆ چاپێکەوتنانە و سوودی دەوەگەن جگەلێک کە کۆمەڵێک لەسەر ئاسی با بڵێن ڕۆژنامە جیهانیەکان یاخۆ بڵێن کەسایەتی جیهانەکان کە چاپەکەدان لەگەڵاکە تەرجمە کراوە لە ڕابەردا دانراوەتەوە ئەم جارێکە بە جۆرە لە جۆرەکان سوودی ئەوێ بۆ توێژەران کاتە توان بڵێن بە پوختی ڕابەر ئەبێتە یەکێ لەو کەرەسانی کە مێژونووسان یاخۆ بڵێن توێژەرانی بواری مێژوو دەتوانن سوودی لێوەرگرن جگەلەوەی کە هەر خودی ڕابەر خۆی دەکرێت لە چەندین ڕانی جیاواز و توێژینەوەی لەسەر بکرێت لە با بڵێن لە بواری ڕۆژنامەوانیەوە لە بواری گەنیشتدانی بە پەروەردەوە گەنیشتدانی بە بانگەوازەوە گەنیشتدانی بۆ منە بە پرسە هەنووکیەکانی ئەو کاتە لە هەموو ئەم ڕەهەندانە ئەکرێت خۆی توێژینەوەی لەسەر بکرێت و ئەمەش خۆی لە خۆیدا کۆکردنەوەی ڕابەر بەو شێوەیە و عرضکردنی لەم مەراسیمەیدا جارێکی ئەومان پێگەنێ کە بۆ منە کە گریژیدان بە ئەرشیف خۆشبەختانە هەیە گریژدان بۆ ئەدەبیاتی کە لە ڕابردووە هەبووە هەیە و ئێستا کۆکرێتەوە مەراسیم بۆ سەر ئەمە بۆ خۆی زانینی گریژی ئەو بابەتە ئەو مێژوویە بەتایی بۆ توێژەران زۆر گرنگە چکە زۆر جار تۆ بۆ عەدەدێک دەگەڕێی بۆ گۆڤایە لە گۆڤارەکان ڕەنگە لە چی کتێبخانەی شارای دەست نەکەوێت ئەنی خۆم بەسەرم هاتووە دوو عەدەدی گۆڤایە گۆڤارەکانم دەوێت لە هەموو سلێمانی دەستم دەکەم خۆی لە هەولێر دەچوومە هەولێرش دانیشیانم دەستکە و ئەوی تیان گەڕاوم بۆ نووسەرەکەیم دۆزیەوە دوجار لەڕێی ئەوەوە
هەنێ لە بابەتەکانی دەست کاتە کە بەم جۆرە کۆ دەکرێتەوە ئەخرێتە کتێبخانە گشتەکانەوە یا چێتە لای دەستی لە نخبەیەک و بەڕێستان ئەمە دوجار یعنی کار ئاسانێکی باشە کورتکردنەوەی ڕێگایشی درێژە کە کورد دەکرێتەوە بۆ توێژران کە بە هەموو با بڵێن ژمارەکانە لەبەردەستا بێ ئەتوانن بە ئاسانی لە ماڵی خۆی بۆ سەر یەکەبێکە ژمارەکان بگەڕێتەوە چی پێویستی بێ لێ دەستی بخاو و بەکاری بێنە بۆ کاری توێژینەوەی خۆی دووبارە من دەستخۆشی لە هەموو بەڕێزانەکەەوە لە دەستخۆشی لە برایانی بەڕێز لە کار مامۆستا ئارام عەلی سەعید دەکەم بەشی ئەزمون و ڕوانگە دەکەم وارووا دەستخۆشی لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری دەکەم کە لەم کاتی قەیرانەدا کە کۆمەڵ پێیا تێپەڕێ کە گەریجی بەبادەوە و کورفێکی تەرخانکرۆ بۆ ئەرشیفکردن و بۆ چاپکردنی ئەم بەرهەمە و هیوادارم کاری باش و زیاتر بەدووادا بێ و دەستی هەموو لای خۆش بێ و زۆر سپاس بۆ گوێگرتنتان.